باشوور ڕاستەوخۆ لە برۆکسلەوە دکتۆر ڕێبا ڕەشید هاوسەرۆکی کۆنگرەی نەتەوەی کوردمان لەگەڵا. دکتۆر ڕێبارم کاتت باش، دەمەوێت بزانم کەنەکە سبەینێ بە دیاریکراوی لەسەر چی کۆ دەبێتەوە و بۆ کۆ دەبێتەوە؟ بەڵێ، سڵاوتان لێوێ. سبەینێ یەکەم کۆبوونەوەی ئێمە کۆبوونەوەی کۆنسەی بەڕێوەبەری پاشگرتنی کۆنگرەی نەتەوەی کوردستان دەبەستین ئەو کۆنگرەیە بۆ ئەوەیە کە ئەو کۆبوونەوەی بۆ ئەوەیە کە ئێمە دانیشین و قسەوباز لەسەر چۆنێتی کارکردن و ئەو کارانی کە گرنگن کە بیانکەین کامانەن دەدوێن. پاشان دیارە ئەو قسە و باسە هەموو بەشەکانی کوردستان دەگرێتەوە، ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژئاوا و باشوور و تەنانەت هەندێک بەشی دیکەی خۆڕاتی ناوەڕاستکە کوردی تیا دەژین وەکو خۆراسان و ناوچەی دیکە. بەرحاڵ بەگشتی پیاوەتوانەی وا بڵێ کە قسە و باسەکانمان لەسەر کام کارانە دەبێ بکرێن و کارەکان بۆچی ئەوانە بن و هەروەها چۆن بیانکەین. بەڵێ باش، بە تایبەت چی وای کردووە بەیانیم کۆبوونەوەی بکرێت دوای 15مین کۆنگرەی کەنەکە؟ شتێکی دیاریکراو هەیە یاخودەم کۆبوونەوەیەکی ئاسایی کەنەکەیە و دەستی بەڕێوەبەرانیان کۆنسەی بەڕێوەبەری کەنەکە کۆ دەبێتەوە؟ بەڵێ، ئەمە کۆبوونەوەیکی زۆر ئاسایی کۆنسەی بەڕێوەبەری کەنەکەیە کە دەبێ بکرێ. یەکەم کۆبوونەوەمانە وەسبەینەیە، ینی هیچ شتێکی زۆر سەیر و ئەوانیتیان، ینی یەکەم کۆبوونەوەی ئاسایی کۆنسەی بەڕێوەبەریە کە دەبێ بەسترێت وەسبەینەیە. بەڵێ، ئەو بابەتانەی لەسەر هەر چوار پارچەکەی کوردستان و ئەو ناوچانەی دیکەش کە خۆ داماژت پێکرد کە کوردیان تێدا دەژی، ئێوە دەتوانن چیان بۆ بکەن؟ باز لە چیەکەن؟ ئەتوانن چارەسەریان بۆ بدۆزنەوە؟ ئێمە پێش هەر شتێک شیرۆڤەیەکی قوڵ و هەمەلایەنە دەکەین، پاشان ئاماژە بەو پێشنیارانە دەکەین کە ئێمە پێمان وایە دروستن. هەندێکیان ڕەنگە جوان لێ بژیرێ، هەندێکیان ڕەنگە جوان لێ نەگیرێ، هەندێکیان ڕەنگە بە ئێمە خۆمان بکرێ یاخود دەیخێنە پلانی کارکردنەوە. دیارە هەموو ئەوانە دەکەین، بەڵام کەم و زۆر پەیوەندی بە زۆر فاکتەرەوەیە، تەنها پەیوەندی بە خۆمانەوە نییە. مەسەلەن بۆ نمونە لەسەر باشووری کوردستان دەتوانین کۆمەڵێک ڕێنمایی بخەینە بەردەست. ڕێنمایەکان ڕەنگە شتی نوێ نەبن، هەمانە شتانە بن کە لەوە پێشگوتومانە یا چەندین دەسۆزی دیکەی کورد لە باشووری کوردستان و لە پارچەکانی دیکەی کوردستان خسویانتە بەردەست، یاخود شاید پاکەتێک بێت لە وەبیرهێنانەوەی هەموو ئەو خاڵانە. سەبارەت بە باکووری کوردستانیش بە هەمان شێوە، باکووری کوردستانیەوە دەزانن کە ئێستا لە شەڕێکدایە، دیارە ئەو باسە تەواو جیاواز دەبێت لەگەڵ باشووری کوردستان. باش، هاوسەرۆکی کەنەکە ئێستا و کەنەکە خۆی تا چەند ئاگاداری ورد و دریشتیەوەیە کە لە باشووری کوردستان ئەگوزارێت؟ ئێمە بەڕاستی دەتوانین پێدابگرین کە بەڕاستی زۆر ئاگامان لە باشووری کوردستانە، چونکە هەر خۆمان ئێمە خەڵکی کوردستانی، من بەش بە حاڵی خۆم خەڵکی سلێمانیم، خەڵکی باشووری کوردستانم. بە پاشەوەی کە ئێمە و خەڵکانی لەگەڵ ئێمە چالاکەن هەموو خەڵکی دڵسۆزی کوردستانین، بۆ مانایی کە بە توزانم بە دەربەست هەموو ئەو ڕوودا و شتانەوە دێن کە لە کوردستان ڕوودەدەن، لەبەرەوەی ئێمە ئاگادارین. بەڵێ، دیارە مرۆڤ هەندێک جار ناتوانێت بە تەبیعەتی حاڵ ئاگاداری هەموو جۆرە دانیشتن و هەموو کۆبوونەوەیەک و ئەو باس و قسە نهێنیانە بێت کە لە پشتی پەردەوە دەکردێن، بەڵام بەگشتی مرۆڤ کە لە سیاسەتدا بوو دەزانێت لە چ چوارچێوەیەکە ئەو باسانە دێن و دەچن. دکتۆر ڕێبەر، مادەم ئەوەی پێش پەردە دەبینەوەی پێش پەردە ئاگادارن، چی دەگوزارێ؟ خوێندنەوەی ئێوە چیە بۆمە؟ بەیانی پێت وایە لە نێو کۆبوونەوەی کۆنسەی کەنەکە چۆن باز لەم بابەتە بکرێت؟ بەڕاستی باسەکان زۆرن. من پێم وایە لەسەر مەسەلەی باشووری کوردستان ئێمە دەبێ بگەڕێنەوە بۆ نزیکەی 23-24 ساڵ لەمەوە پێش کە لە سەرەتایە خەڵکانی دڵسۆزی کوردستانی پیان وا بوو دەبێت سیستەمێکی تەواو دیموکراسی و تەواو شەفاف لە باشووری کوردستان هەبێ. من خۆمی شەکەم لەو کەسانەی کە زۆر بە وردی ئاماژەم بە کۆمەڵی خاڵ کردووە، لەوانە بۆ نمونە هەبوونی خەزینەی کوردستانی. بەڕای من بەبێ هەبوونی خەزینەیەکی کوردستانی کە باری هەبووی کوردستان شەفاف و ڕوون دیار بێ، تۆ ناتوانانی قسە لەسەر سیستەمێکی دیموکراسی لە کوردستان بکەیت. بەواتایەکی تر نەبوون و یا دیار نەبوونی خەزینەیەکی کوردستانی بەڕای من بردی بناغەی هەموو کێشەکانی باشووری کوردستانە، چونکە ئابووری
ئیکۆنۆمی بناغەی سەرەکی سیاسەتە لە وڵاتێکە لە کاتێک شەفافیەت لە ڕووی ماڵیەوە لە وڵاتێکە دیار نییە بەڵێ دەنگی تۆ هەیە لە باشوور من پێم وانێ نەخێر من نەتوانم وەکو تاکە کەس وەکو هاوسەرۆکی کۆنگرێنتەوەی کوردستان ئەوە بڵێم کە بەداخەوە ئێمە خاوەنی خەزێنێکی نیشتیمانی نین لە باشووری کوردستان شەفافەتی ماڵی لە کوردستانە نییە خەڵکی کوردستان ئاگای بە دروستیەوە کە دەبایە ئاگای لێ بووە بەداخەوە ئاگای لەباری بارودۆخی داهات و تێچوون و خەرجی باشووری کوردستان نییە لەبەرەوە بەڕای من قسەکردن لەسەر هەبوونی سیستەمێکی دیموکراسی لە کوردستانە بەڕای من قسەکردنێکی لاوازە ئێمە خۆ دەخەنی ناو مەیدانێکەوە کە ناتوانین دیفاعی لێ بکەین من پێم وایە لەبەرەوە دەبێ بگەڕێنەوە سەر ئەو ئێمە بەزەو تەکوینەمان لاوازە ئێمە لەسەر دکتۆر ئێمە بەزەو تەکوینەمان لاوازە بڵێ بەزەو تەکوینەمان لاوازە لە باسکردن لە ئازادی و دیموکراسیدا نەخێر زۆر خاڵی دیکەی گرنگ هەیە چکو سیستەمی دیموکراسی لەسەر کۆمەڵە شت پابندە بەڵام بەڕای من خاڵی یەکەمی هەبوونی خەزێنەیەکی نیشتیمانی و شەفافیەتی ئابووریە لە وڵاتدا و دوای ئەوە مەسلەی بۆ نمونە مەسەرەن دەستا و دەستکردنی دەسەڵات ڕەواندنەوەی دەسەڵات بە دیموکراسیکردنی دەسەڵات بردننی دەسەڵات بۆ ناو خەڵک ئەوەی کە نەهێلی قەتی زمێنێتەوە لە ناو کۆشک و لە ناو بینایکی پەرلەمان و حکومەتدا پاشان مەسلەی هەبوونی سیستەمی دادوەری سەربەخۆ کە ئەمانە بەڕاستی تا ئێستا لە کوردستانە نین مرۆڤ بە ئاسانی دەتوانێت ئەو بەڵگانە بێنێتەوە کە بۆچی ئەو خاڵە سەر ئەو بنەما سەرەکیانە لە کوردستانە نین و ئەوەش بۆتە هۆی ئەوەی کە ئەوەی کە لە کوردستان هەیە سیستەمێکی دیموکراسی نییە سیستەمێکە پیاو دەتوانێت بڵێ کە دەتوانێت بێ بە زەمینەیەک بۆ هەبوونی سیستەمێکی دیموکراسی چونکە هەبوونی تەنها دەنگدانی ئازاد مەسەرن بۆ نمونە ئەوی زۆر بەکەم و کورتی گەورەوە یا هەبوونی بینایەک بۆ پەرلەمانێک بۆ مانایە نایە کە سیستەمێک دیموکراسیە ئەو دۆخی باشووری کوردستان هەروە دەمێنێ ئەگەر ئەو چارەسەرانە دەدۆزینەوە ئەو چارەسەرانەوە بە ئاسانی دەدۆزرێنەوە هێندەونن کە نەتوانین دوای 23 ساڵ نەمان دۆزی بێتەوە بۆ نەدۆزراونەتەوە بۆ نەدۆزراونەوە من پێم وایە لەبەرەوەی کە خەڵکی کوردستان خەڵکی باشووری کوردستان سەرڕای هەموو قوربانی و دڵسۆزیەکیان تا ئێستا خۆیان نەیانتوانیەوە بە شێوەیەک خۆ ڕێکخەن کە بتوان فشاری ڕاستەوخۆی سیاسی بێن بۆ سەردەسەڵات من پێم وایە جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان جەماوەری گۆڕان ئەو جەماوەرەی کە لە چواردەوری پارتی دیموکراتی کوردستانن دەبێ ڕاستگۆیانە لە دیدێکی کوردستانیەوە ئەو داواکاریانی خۆیان بخەنە بەردەست لە کاتێکا کە دەسەڵات لە باشووری کوردستان بەداخەوە وای کردو لە مرۆڤی کورد کە خۆی بخاتە ناو پەیوەندی عەشیرەتی و پەیوەندی هەست و سۆز و لاوەکی ئەوانەوە مەسەن بۆ نمونە سەرفی نەزەر و جۆری هاوڕێتی ئەوانەوە مرۆڤی کورد نیتوانیەوە داواکاری خۆی کۆنکرێت بخاتە بەردەست لەو ڕۆ من بەڕاستی مەسەن بۆ نمونە جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانەوە فشارە بێنن بۆ نمونە ئەی جەماوەری لایەنەکانی دیکە ئەوانیش بێگومان مەسەن من وەک نمونەیە گوت مەسەلەن جەماوەری ئیسلامیەکان جەماوەری گۆڕان مەسەلەن ئەوەی تەنانە کە لە نزیکی لە چواردەوری پارتی دیموکراتی کوردستان دەبێت داواکاری سیاسیان هەبێ داواکاری سیاسی جەماوەری پارتەکان جیا لە جەماوەری خەڵکی کوردستان کە ڕەنگە ئەندامی ئەو حیزبانە نەبن مەسەلەن چییە چه داواکارییان لە دەسەڵاتی سیاسی هەیە لە وڵاتێکا تۆ دەبێت خەزێنەیەکی نیشتیمانی دیارت هەبێ بۆ نمونە دەسەڵاتی سیاسی لە حکومڕانی 23 ساڵی ڕابردوودا چی کردووە؟ توانیوێتی ئەزمونێکی حکومڕانی دروست پێشکەش بکات؟ بە ئاماژە بەو هەموو هاوکاری کە ئێمە لە دەرەوەی وڵات وەرمانگرتووە بە ئاماژە بەو دڵسۆزەی کە ڕۆژهەڵاتەکان یا باکوورەکان یا ڕۆژئاوایەکان لە کوردستان پێشکەشی باشووریان کردووە بە ئاماژە بەو دڵسۆزیە زۆر بەرفراوانەی کە لە باشووری کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەبووە بەڕای من نەکراوە یعنی بەڕاستی خەڵکی باشووری کوردستان شایستەی زۆر دەستکەوت و زۆر قازانجی زۆر گەورەتر بوون لەوەی کە ئێستا ئاوا بەداخەوە دووچاری بوون ئێستا لە باشووری کوردستان ئەسەن باسە سیاسەکان لە ئارادا نەماون باز بۆ باسی ئەوەی کە مامۆستایەک موچەی پێ نادرێ خەڵکی باشووری کوردستان خراونەتە ناو بازنێکی زۆر خەتەری شەڕەوە لەو مانایەدا کە مامۆستان ناچار دەکرێت یعنی کە من پێم وایە زۆر بە وجدانی ناڕەحەتەوە خەون پێم وایە هەموو مامۆستایەک
شوێت تا بەیانی ئازارت چێژێک کە ناتوانێت بچێتە سەر ناوپۆلەکان و کاری خۆی بە ئەنجام بگەێنێ و قوتابی پەروەردە بکە لەبەرێک کە موچەی پێنادرێت لە تەحملیان نەماوە ئەوەش وا دەکا کە زیان لە قوتابی دەگەێنێ زیان لە پەروەردەی منداڵان و لە ئایندەی ئێمە دەگەێنێ ئەو بازنیە شەڕە بەڕاستی دەسەڵاتی سیاسی دروستی کردووە ئێمە هەڵبەت ئەو باسە هەر مامۆستایان ناگەێنێ بەڵێ فەرموو بۆ هەموو کێشانی باشوور بۆ هەموو ئەو پنت و بۆشایانی کە خۆت باسە کرد بۆ ئەم کێشانی ئێستا ئەو حەزبە سیاسیانی باشووری کوردستان خۆندا من لە کەنەکە ئەمانەتان پێوتون ئەوان دەڵەن چی؟ هەندێک لەو حیزبانە نەخێر ئەندام نین لە کەنەکە بەڵام ئێمە بەڕاستی ئەندامن یا ئەندام نەبن ئێمە باسی نەتەوەی کوردستانەکەین لە هەر شوێنێک بێ لەبەرەوە ئێمە بۆمان هەیە کە وەک پێشنیار وەک ڕێنمایی وەک قسە و باز بەرحاڵ لە مەیدانی کوردستانی بوون و دیموکراسی بوونە قسەی خۆمانەکەین ئەگەر لایەنێک جۆمان لێ ناگرێ کەفی خۆیەتی دەتوانێت جۆمان لێ نەگرێ بەڵام من پێم وایە سەرنجام خەڵکی کوردستان دەبێ وەڵامی خۆی وەرگێتەوە خەڵکی باشووری کوردستان شایستەی ئەوەن کە خەزانەیەکی نیشتیمانی دیاریان هەبێ شایستەی ئەوەن کە ئابوورێکی دیاریان هەبێ کە داهاتی کوردستان دیار بێ کە خەرجی کوردستان دیار بێ و شایستەی ئەوەن کە لە کاتی خۆیانە مەسەن بۆ نمونە موچە وەرگن ئەسڵ ئەوە داواکارێکی زۆر کەمی یا وڵاتیانە خەڵکی باشووری کوردستان دەبێ خاوەنی پیشەسازی بن دەبێ خاوەنی بەرهەم بن یعنی ئەو حکومەتی کە لە سەر کارە دەبێ ئەو بەرپرسیارەتی هەڵگرێت نەک لەبەر ئەوەی کە خێر بە خەڵکەکە بەڵکو لەبەر ئەوەی کە لە ئەستۆیدایە لەبەر ئەوەی کە موچەیەک بە ئەو کاری وەردەگرێت یعنی هیچ کەس لە حکومەتی هەرێمی کوردستان لە سەرۆکی حکومەتەوە تا خوارەوە کەس خێر بە کورد ناکە ئەوان دەتوان ئەو کارە نەکەن هەر ئێستا دەتوان واز لە وەزارەتەکەی خۆیان بێنن کەس زۆری لە نەکردوون خەڵکی زۆر لێ هاتوو سەرکەوتوو پێشکەوتوو هەیە کە دەتوانێت ئەو کارانە بکە لەبەر ئەوە من پێم وایە دووبارە و سێبارە دەسەڵاتی سیاسی دەبێ بەخۆی دابچێتەوە دەسەڵاتی سیاسی دەبێ وەڵامی بۆ ئەو پرسیارانە هەبێ و من بەڕاستی لە زۆر شوێنی کە دیکەی وتومە من پێم وانەیە کێشەی کوردستان ئێستا نەبوونی پارە بێ من پێم وایە پارە لە باشوور هەیە بەڵام بەداخەوە پارانە قۆرخ کراون بەداخەوە ناخرێن ناو بازارەوە و ناخرێن ناو خزمەت بە خەڵکی کوردستانەوە کە پارەی ئەوانە پارەی خەڵکی کوردستانە بڵێ دکتۆر ڕێباڕەشید هاوسەرۆکی کۆنگرەی نەتەوەی کورد سپاس بۆی ڕاستەخۆ لە بڕۆکسلەوە لەگەڵمان بوویت